گفتوگۆکردن لەسەر ڕێوشوێنەکانی خۆپارێزی لە نەخۆشی کۆرۆنا. ئەو ڕێوشوێنانەی ئێمە لە قۆناغی ڕابردوو وەکو پارێزگای هەولێر وەکو وەزارەتی ناوخۆ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان گرتومانەتە بەر بۆ مامۆستایانی بەڕێزی ئاینی لەم کۆبوونەوەی ڕوونمان کردنەوە و داوامان لێکرد بەڕێزیان لە خوتبەکان لە وەکو ئەو ڕۆڵ و پێگە گرنگە ئاینی هەیەە لە ناو کۆمەڵگا ڕۆڵ ببینن لە هوشیارکردنەوەی خەڵک لە جێبەجێکردنی ئەو ڕێنمایانەی کە ئێمە دەرمان کردوون کە گشتیان لە پێناوی تەندروستی گشتی و بەرژەوەندی گشتین و ئێمە ناچار بووین لە چەند ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک بڕیار دەربکەین کە ئەم بڕیارانە لەوانەیە لە دۆخێکی ئاسایی بەدڵی هیچ لایەکمان نەبوو بن بەڵام ضرورەتێک هاتۆتە پێش دەبێ هەمومان پێوە پابند بین لە پێناوی ئەوەی خۆ بپارێزین لەم نەخۆشیە و ڕێگری لێ بکەین و من هیوادارم کە لە هاوڵاتیانی کوردستان ئەو ڕێنمایی و ئەو ئیجراعاتانەی کە لە قۆناغی ڕابردوو دەرچوونە هەموو لایەک پێوە پابند بن بۆ ئەوەی بتوانین سەحەتی گشتی بپارێزین بە خۆپارێزی لەم نەخۆشیە بکەین و تا ئەم لەحزەیەش کە ئێمە بەیەکەوە قسە دەکەین هیچ حاڵەتێکی کۆرۆنا لە هەولێری پایتەخت ڕووی نەداوە و ئینشاءڵڵا هەموو جهودی خۆمانە خەینە گەڕ لە پێناویەوەی بتوانین هەموو ئیجراعاتێک بکەین تا لەم نەخۆشیە بە دوور بین و ئینشاءڵڵا بە پشتیوانی هەموو لایەک ئەتوانین بەیەکەوە کاری باش بکەین. ئەمڕۆ تایبەت بە بابەتێکی دیاریکراو لەگەڵ مامۆستایانی ئاینی بەڕێز قسەمان کرد و الحەمدولله هەمومان کۆک بووین و بە سوپاس بۆ پشتیوانیان بۆ ڕادەربڕینیان کە ئێمە لەم کۆبوونەوەیە بڕیارماندا تا ڕۆژی 21 ئادار 21 نەورۆز مەراسیمی تازیە و فاتحە خوێندن لە هەموو سنووری پارێزگای هەولێر ڕابگیرێت. ئەم مەراسیمە تەنها لەسەر قەبران دەبێت دوای ئەمە نە لە ماڵ و نە لە هۆڵەکان و نە لە مزگەوتەکانیش ئەم مەراسیمی تازیە بەڕێوە ناچێت. ئەمە تەنها لە پێناوی پارێزگاریکردنە لە سەحەتی خەڵک بۆیە سوپاسی پشتیوانی مامۆستایانی ئاینی بەڕێز لیژنەی فتووە یەکێتی زانایان لقی هەولێر دەکەین کە هاوڕا و هاوکار و پشتیوان بوون بۆ ئەوەی ئەم بڕیارە دەربکەین و بەوانیشمان گوت ئێمە دەستبردن بۆ مەراسیمی دینی و بۆ نە و مەسەلە دینیەکان بەبێ ڕاوێژ لەگەڵ مامۆستایانی ئاینی بەڕێز بڕیاری لێ نادەین و ئەمڕۆ ئەم بڕیارەماندا بە ڕاوێژ و بە پشتیوانی ئەو مامۆستا بەڕێزانە کە لەگەڵمانن لەم کۆبوونەوەی ئێمە سوپاسیان دەکەین بابەتەکانی تر کە پەیوەستن بە مەراسیم و بۆنە و شەعائیری تری دینی ئێمە بەجێی دەهێڵین بۆ وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بۆ یەکێتی زانایانی ئاینی بۆ لیژنەی باڵای فتووە لە هەرێمی کوردستان ئەمان قسەی لێ بکەن. ئەوەی ئەمڕۆ ئێمە بڕیارمان لەسەریدا بەیەکەوە ئەوەیە کە تا 21 ئادار هەموو مەراسیمێکی تازیە ڕادەگرین و ئەگەر پێویستی کرد ئینشاڵڵا پێویست دەکات ئەگەر پێویستی کرد ئەو ماوەیە درێژتریش دەکەینەوە دیسان وەکو باس بکرد ئەمە تەنها بۆ پارێزگاریکردنە لە بەرژەوەندی و سەحەتی گشتی و سوپاس بۆ ئێوەش.